بەهۆی قەیرانی دارایی و ئابووری هەرێمەوە قەزای سەی سادق یەکێک بوو لەو قەزایانەی کە قەیرانەکە کاریگەری نەرێنی لەسەر کاروباری پرۆژەکانی ناوچەکە جێهێشت بەشێک لە پرۆژەکانی کارەکانیان ڕاگیران بەڵام لە ئێستادا بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەشێک لەو پرۆژانە تەواو کران. هاوکات پرۆژەی ئاو ئاوەڕۆی هەندێک لە گەڕەکەکانی قەزاکەش لە ئێستادا خراونەتە بواری جێبەجێکردنەوە کە داواکاری خەڵک و لێپسراوانی ئیداری ناوچەکە بوون. لە دوای هاتنی قەیرانی دارایی و وەزعی سیاسی وڵاتی ئێمە دۆخی کوردستان بەو دۆخات تێپەڕی کە هەمان ئاگدارین بەڵام خۆشبەختانە قەزای سی سادق لە زمنی ئەگەر چی لەو دۆخەشا بوو بەڵام کۆمەڵی پرۆژە لەسەر بڕیاری جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات جێبەجێکراوە لە زمنیانە پرۆژەی تاواکردنی نزیکەی 2000 یا 3000 متر ئاوەڕۆی گەڕەکانی ناو قەزای سی سادق بوو خۆشبەختانەی سەکاری تیاکرێ. ئەو پرۆژەکە جێگەی بایەخی ئێمە بۆ جێگەی داواکاری هاوڵاتیانی بەشێکی زۆری داواکاری گەڕەکانی ئەو شارە بۆ لە ڕووی دروستکردن و تاواکردنی ئاوەڕۆ دواتر قیرکردنیان چیمەنتۆکردنی گەڕەکان خۆشبەختانە پرۆژەکە لە قۆناغی کۆتاییایە جالەوەی ئێمە کۆمەڵی پرۆژێکەمان خسە بەردەمی جەنابیان لەوانە نۆژەنکردنەوەی گەڕێکی شێخانیان جاری سەرەکی شێخان کە مەرزی باشماخ و پارێزگای سلێمانی بەناو قەزای سایە قاتیە پڕێویشە ئیشەڵا لە نزیکترین کاتا جێبەجێ ئەکرێ جالەوە کۆمەڵی پرۆژەی وردەی کشمانە بۆ خۆشبەختانە ئەوانش بووە لەم یەک دوو ڕۆژی داهاتوو ڕاتە بواری جێبەجێکرد. هاوڵاتیانی قەزای سەی سادقیش بە بایەخ و گرنگەوە باز لە هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژانە دەکەن کە سەرباری قەیرانەکانی هەرێم لە ناوچەکە جێبەجێکران هیوایان خواز هەنگاوی زیاتر بنرێ بۆ زیاتر بنیادنانەوە و ئاوەدانکردنەوەی ناوچەکە لە بوارە جاجەکانی تر. ئەم پرۆژەیە کەنیزەت بەڕاستی ماوەی 4-5 ساڵە گیرۆدەرین بەدەست ئاوێکی پیس لە گەڕەکەمان ناوەسێتەوە بەڕاستی زۆر سپاسی جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. جێبەجێکردنی ئەو پرۆژانەی حکوومەتی هەرێم لە قەزای سەی سادق بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە کە ماوەی چەند ساڵێکە بەوەی قەیرانەکانی هەرێمەوە چەندین پرۆژە لە قەزاکە کارەکانیان ڕاگیران دوای سەردانی وەفدێکی ئیداری قەزاکە بۆ لای جێگری سەرۆکی حکوومەت چەند پرۆژەیەکی تەواو نەکراوی قەزاکە کارەکانیان دەستی پێکردەوە پرۆژەی تریش خراونەتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستاشدا هاوڵاتیانی ناوچەکە لە چاوەڕوانی ئەوەدان پرۆژەی زیاتر لە قەزاکەیان جێبەجێ بکرێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای سەی سادق.